من کە ناوم سامان سعیدە لە دایکبووی 1976م لە گەڕێکی سابوونکارانە دایک بووم. هەر لە مناڵیمەوە لە باپیرمەوە ئەم ئیشە ئەەکەم لە ساڵی تقریبەن 1991ەوە لەم بوارەیە ئیشەکەم. بیرم بێت من هەر ئەم کسبار هەبووم ئیشار هەبوو، پیشەیەکی زۆر کۆنە، پیشەیەکی ملی کۆنە. ئەوانەی کە ڕەفیقی باوکم بوون و لەگەڵ باپیرمە ئەم ئیشیان کردووە، لەگەڵ باپیرمە ئەم ئیشیان کردووە، هەمویان ئەمری خۆیان کردووە، هیچ یانیسە حالیان لە ژیانە نەماون. ئەم ئیشە بەرەو یعنی نەمان ئەڕوا کەم بۆتەوانێت. لەم ساڵانەی دواییە کە خەڵک تۆزە شکول لەخوا بە زیادە بژێوی باش بوو، ئەم ئیشە بەرەو نەمان چوو، چونکێکم لەبەرەوەی ئەم ئیشە خەڵک کەمتر ئیشەکەی ئەکرد و کەمتر تااقەتی ئیشەکەی هەبوو، ئیتر بە حکمی ئەوە ئیشەکە تۆزێ کەم بوویەوانێ. جودەی پێڵاو کاکە بە 500 دیناری سویسی بوو، بە 400 دینار بوو، بە 300 دینار بوو. پێڵاو گران بوو، خەڵک مەجبور بوو چاشیە کردەوە بنی لێ ئەی دووریەوانێ. ئێستا تۆزە باشتر بوو، خەڵک دەبنی ئەوەی کە خەڵک تۆزە بە خۆیان چۆتەوانێ وەکو جاران نەماوە پارەکەی دەستکەی و ماگانە مەعاشێکی چاک وەرگێ و تۆزە قەیرانی بێمەعاشی وێ موچەی و شتگرانی قەیرانەکە تەسیری لەسەر هەموو شتێک کرد. نازانم گەنج حەزی لێ ناکە. من ئێستا خزمەکارێکی تۆم کوڕەکەی خۆم حەزی لێ ناکەیت. خۆ من لە کوڕەکەی خۆمەوە سەیرەکەم. یعنی ئیشەکەی خۆم بە هەموو دنیا نایم. زۆر زۆر پێی باشم و زۆر زۆر پێیەژیم و وەک پاشا پێیەژیم، وەک مەلیک پێیەژیم.